ئەمڕۆ ڕۆژێکی مێژوویە دیسان هەمومانە چینە سەر سندوقەکانی دەنگدان بەشدارە بین لە جێبەجێکردنی ئەرکێکی سەرشانمان وەکو هاوڵاتیەک کە بەشدارکردنە لە پرۆسەی هەڵبژاردن. ئەم هەڵبژاردنە گرنگە، ئەم هەڵبژاردنە بۆ پەرلەمانی عێراق، ئەم هەڵبژاردنە بۆ دەستنیشانکردنی نوێنەرەکانی کۆمەڵانی خەڵکی کوردستانە لە پەرلەمانی باغدا. وە هیوادارم هاوڵاتیانی کوردستان ئەم پرۆسەیە بەجددی وەرگرن، هاوڵاتیانی کوردستان بچنە سەر سندوقەکانی دەنگدان، دەنگی خۆیان تۆمارکەن، پێگەی کوردستان بەهێزکەنەوە لە عێراق و لە ئێستاەوە پیرۆزبایی لە هەموو لایەنەکانەکەم، ئەوانەی کە دەنگی زۆرە هێن، ئەوانەی کە دەنگی کەمترە هێنن.